لێرەکانی هەفتەی پێنجەمی خولی نایابی کوردستان بۆ تۆپی باسکە لە هۆڵیانی ئەکات عنکاوە لە شاری هەولێر تیپی تۆپی باسکە یانی ئەکات پێشوازی لە سۆلاوی نوێی شاری کەرکووک کرد. لە زۆربەی کاتەکان هەردوو تیب لە یەکۆ نزیک بوون لە ڕووی ئاست و ئەنجام تا ڕادەیەک نوێنەرەکەی کەرکووک باشتر دەبیندرا. لە کۆتاییدا سۆلاوی نوێ بە جیاوازی تەنها 4 خاڵ و بە ئەنجامی 52 خاڵ بەرامبەر 48 خاڵ براوە بوو. بەداخەوە ئاستمان ئەوەندە بوو تازیرمان خراپ بوو نەمانتوانی بە شێوەیەکی باش خۆمان ئامادە بکەین هەروە ئەوش یاریە دۆڕۆن هەیە بردنەوەی هەیە بەداخەوە ئەمڕۆ نەمانتوانی نەک بەس ئەمڕۆ نەمانتوانی لەو دەورەیە شتەشی با بڵێن ئاستەکی بەرز پیشانی جمهوری خۆمان بدەین. یاریەکەی ئەمڕۆ ئاستی هەردوو لامان مام ناوەندی بوو. تیپی بەرامبەرمان تیپێکی ڕێکخراو نەبوو هەر بۆیە خاڵتۆمارکردن کەم بوو و سەبارەت بە ڕکابەری هێشتا لە ڕکابەرین بۆ 4 تیپی یەکەم هەتا دەتوانین پلەی دووەمیش بەدەست بێنین. خاڵەکانمان لەگەڵ ئاسۆ گرنگی خۆی دەبێت واتە براوەی ئەم یاریە پلەی دووەم بەدەست دەهێنێت. یانێ ئەکات 5 یاری ئەنجام داوە لە هەر 5 یاریەکەش تووشی شکست هاتووە. سۆلاوی نوێژ 4 یاری کردووە بە 2 سەرکەوتن و 2 شکست خاوەنی 6 خاڵە و لە خانەی چوارەمە یاری داهاتووی بەرامبەر ئاسۆیە لە ئەگەری سەرکەوتن لە هەردوو یاریەکە دەتوانێت ڕکابەری بەدەستێنانی پلەی دووەمی ڕیزبەندی بکات. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.